یاری خلیسکانی سەربەفێر کە ئیسکی پێ دەڵێن ئەو یاریە پێویستی بە کۆمەڵێک کەلوپەلە هەندێک کەلوپەلی تایبەتمان هەیە کە تایبەت بەو یاریە ئەگەر بێت و ئەو کەلوپەلانە نەبن ئەتۆ ناتوان یاریەکەی بکەیت هەندێک کەلوپەلی تایبەتن یەک لەوانە ئەوە بەشەشی سەرەکی ئیسکیە بەشی سەرەکیەکەی لەسەر بەفرەکە دانەی ئەو بەشی یەکەمیتی بەشی دووەمیشمان هەیە دارەکان ئەو دارانەش زۆر حاڵەتی مەقسەد لەسەر بەفر پێکرێ ئەتوانی سڕحات ئەتوانی ئاراستەی پێوەرگری ئەگەر ئەتو بێت و مەسەلەن جێکی زۆر سەختە ئەگەر بتێ بستۆڕێەوە یان گۆشەی خۆت وەرگری گرینگە ئەو دارە پێوی کە گەرە تو ئەو دارتێنەوی نەتوانی تەواز خۆت ستا بکەیت. جلو بەرگەکان لە سێ پارچەی سەرەکی پێکاتن یەکەمیان ئەوە پانتۆڵ کە تایبەتە بە یاریسکی گرینگە تۆ مەسەلەن ئەو جلو بەرگانە بەکاربینی چونکە جلو بەرگەکان تایبەتمەندی خۆیان هەیە لە یاریەکەی کە تو لە کەمترین زیان پێبگات. پارچەی دووەمان قەمسەڵەیە قەمسەڵەکەش هەروەکو پانتۆڵەکە ئەویش تایبەتمەندی خۆی هەیە گرینگە ئەوەش هەبی لە یاریسکی. سێمیان دەستوانە ئەوەش پارچەی سێمی یاریەکەیە. خلیسکانی بەفێر یەکێکە لە یاریە ستانیەکان کە تەنها لە زستان ئەتوانی ئەو یاریە بکەیت. لە هەرێمی کوردستانیش لە هەموو شوێنێک ئەوشتەنیاڵەش بەهۆی نەبوونی بەفر و یان کەمی بەفر و بەڵام لە هەرێمی کوردستان توانرایە شوێنێکی تایبەت لۆ خلیسکانەی سەربەفر دروست بکرێت کە دوو شوێنن. یەکەم شوێنیان بۆ ئەو یاریزانانەیە کە پیشەگەرن لە یاریسکی، دووەمیشان ئەو شوێنانەیە کە بۆ خەڵکی ئاسایی کە مانتۆڕ ئاویش هەر لەسەر بەفرە بەس زۆری دومی خلیسکانەکەیە. ئەو یاریەش وەکو هەموو یاریتکە هەندێک یاسای هەیە ئەگەر بێتەوە تۆ یاسانە جێوەزێ بکەی یاریەشی زۆر ئاسانە زۆر خۆشە ئەوە شەگەرێتەوە سەر حەزی کەسەکە. پێویستە بەفرەکە مەسەلەن لە 20 سانتیم 30 سانتیم کەمتر نەبی چونکە جیهاز هەیە بەفرەکەی چاکە. ئەگەر جیهازەکە بەفرەکەی چاکە لۆ ئەو یاریە ئەتوانی مەقسەد ئەو یاریسکی لە شوێنەشکەش بکەی بەس ئەگەر بتەوێت خەڵکەکی ئاسایی فێر بکەی دەبێت و شوێنێکی لۆ دابنەی سەلامەتی لە پێش هەموو شتەکانە دەبێت ئەو شوێنەی لۆ دابنین کە سەلامەتی تێدابی.
تەنها لە ڕێ ئینتەرنێت و حەزت خۆم بوو کە تەماشەیان ئەو کەسانی کە لە وڵاتەندا هاتن یاریەکەیان نەزانی پرسیارم لێ کرد ئەوە کووە سوڕێەوە یا کو یاریەکە کورێتەوە لە چ حالەتێک چکێ چنەکەی ئەوان زانیاریان ئەدانێ ئەمنیش توانیم خۆم دروستە یەک ڕاست دوو حەزەکی خۆتم کە میش ڕۆژێک لە ڕۆژان وەکو ئەو یاریزانانە بەشداری بکەم لە فیستیڤاڵێک لە ناو کوردستان بی لە دەرەوەی کوردستان بی